ئێوارەیەکی شاری ڕانیەیە لە سەردەمی کۆڕۆنادا. دوای ئەوەی کە لە چەند هەفتەی ڕابردوو بە چەندین شێوازی جیاجیا هاوڵاتیان ئاگادار کرانەوە کە پێویستە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و دوور بکەونەوە لە شوێنی قەرباڵغ، بەڵام هێشتا بەشێک لە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نین. بوونی ئەو قەرەباڵغایە بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە بەلای منەوە. سەرەتایە کەم هۆکار بەلای منەوە ناڕۆشنبیری تەندروستی خەڵکە، کەم تەرخەمی خەڵکە. وەڵی ئێستا وەک دەبینی حکوومەت هەندێک ڕێنمایی دەکردو بەرامبەر بە هاوڵاتیان، دڵنیا بە لە سوودی هاوڵاتیانە، بەڵام خەڵکەوە دەبینی تەماشا بە وەسعەکەی دەکەی هیچ پابەند نییە بە ڕێنمایەکان. دەبێت خەڵک زیاتر وشیار بێ، دەبێت خەڵکە ئەگە بە شتی زۆر زۆر پێویست نەبێ نابێت لە ماڵەکانی بێتە دەرەوە، دەبێت خۆی کەرەنتینەکات. دوجار و دوای بێئومێدبوونی لایەنە پەیوەندیدارەکان لە بەشێک لە هاوڵاتیان کە پابەندی ڕێنمایەکان نین کە هێشتا بەشێکیان سەرتاشخانە و چایخانە و کافتریەکانیشیان دانەخستووە. بەم شێوازە و ڕۆژی هەینی دەستگا ئەمنیەکانی سنوورەکە دوایین ئاگداری و هۆشداریان بە هاوڵاتیاندا و بە پێچەوانەشەوە ڕوبەڕووی سزای یاسایی دەبنەوە. ئێمە لە ئەگەر و لە ترسی بڵاوبوونەوە چەند ڕێکارێکی زانستی پزیشکیمان گرتوۆتە بەر بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەراتیەکانی تەندروستی و خۆپاراستن و لەگەڵ قایمقامیەت و ناوچەکە کە بەڕاستی هەماهەنگن لەگەڵمان و جێی دەستخۆشی بووە. بەڵام ئێمە لە ئێستادا کە زۆر گرنگ بێ دەمانەوێ ئێمە نامانەوەی خەڵکەکە بترسێت، نامانەوە خەڵکەکە بتۆقێ، بەس ئەمانەوەی میلەتەکەمان لە کۆتاییدا دوای تێپەڕاندنی ئەم قەیرانە بە بەراورد لەگەڵ وڵاتە پێشکەوتوەکان پێیان بڵین کە بەڕاستی ئێمە سەرکەوتوو بووین، ئەویش بە جێبەجێکردن ڕێنمایەکان و مانەوەی هاوڵاتیانمان لە ماڵەکەیاندا. ئێمە وەکو خۆمان بە فەیس شیلد و ماسک و دەستکێشەوە هەوڵمان داوە لە هێڵی بەرگری جێگیر بین بۆی میلەتەکەمان پارێزرا بێ، بەڵام پێویستمانە کە میلەتەکەشمان یارمەتی دەربن و ڕێنمایەکانمان جێبەجێکەن کە گرنگترینیان ئێستا دەمانەوەی ئەوەی کە دوکانێک یان شتێکی ژیان ئەزانی ژیانی لەسرە بە زۆر زەرور نییە پێویست ناکا کراوە بێ. بەلای ئێمە زۆر گرنگ بووە ژیانی ئەوان لە سەروەت و سامانیان پیرۆسترە. ئەمڕۆکە هەڵمەتێکمان ڕاگەیاندووە تەبعاً لە هەردوو قەزای پشدەر و ڕانیە بە هەموو ناحیەکانیشەوە تیمەکانی خۆپاراستن لە هەموو شوێنەکان بەردەوامە بۆ ئەو شوێنانەی کە پابند نەبوون تا ئێستا بە داخستنی دوکانەکانیان و یا خۆ شوێنکارەکانیان. ئەوەی کە ئێستا ئەمڕۆکە هەڵدەستین بە داخستنیان دیارە سەرتاشخانەکان تا ئێستا دانەخراون، بەڵام بڕیاری وەزارەتی تەندروستی بڕیاری وەزارەتی تەندروستی و بڕیاری وەزارەتی ناوخۆ سەرتاشخانەکان دادەخرێن و هەروە هێندێک شوێنی شێدیە پێدەچێ مەحەلی بێ لە لای ئێمە زیاتر باو بێ. نانی تیری هێندێک شوێنمان هەیە کە زۆر قەرەباڵغا پێویستە دابخرێن ئەو ساڵۆنانەی کە هەتا ئێستا پابند نەبوون و یان ئەو دوکاندارانەی کە هەتا ئێستا پابند نەبوون دایان دەخەین. نەخۆشی کۆرۆنا پەتایەکی جیهانیە، ئەو وڵاتانەشی کە خاوەنی سیستەمێکی تەندروستی بەهێزن لە بەردەم هێزی کۆرۆنادا بێچارە ماونەتەوە. ڕێگای دروست هەنگاوی پێویستیش تەنها خۆپارێزیە کە پێویستە هاوڵاتیان پابند بن پێیەوە. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان، ڕانیە.